بەداخەوە ئێمە وازمان لە قورئان هێناوە زۆر بەمان کەم یا زۆر چ بە خوێندنەوە چ بە کردەوە پێکردن چ بەوەی کاتێک کە نەخۆشین وەکو شیفا و دەوا و دەرمانێک بەکاری بهێنین. خوا گەورە لە قورئانی پیرۆزە دەفەرمێت قورئان شیفایە نافەرمێت دەوایە، چونکە دەوا هەندێک جار دەیخۆی چاکت ناکاتەوە، دەرمان هەندێک جار دەیخۆیتەوە چاکت ناکات، بەڵام قورئان شیفایە بۆ دڵەکان بۆ لاشەکان. بەڵام کەسێک بە یەقینەوە بیخوێنێت. بۆیە ئەگە تۆ نەخۆشی یا نەخۆشیێک لە ماڵەکەتا هەیە ئەوە ئەم سونەتەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم جێبەجێ بکە کە لە صحیحی بوخاری مسلمدا هاتووە. دایکی ئیمانداران عایشە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ دەفەرمێت خۆشەویستی خوا صلی الله علیه وسلم کاتێک ئازارێکی هەبوایە نەخۆش بوایە سورەتی فەلەق الناس قل أعوذ برب الفلق قل أعوذ برب الناس هەر کاتێ نەخۆش بایە بەسەر خۆیدا دەیخوێنا و فووی دەکرد بە لاشەی خۆیدا. ئەمە سونەتی پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم کاتێک کە نەخۆشی فەلەق الناس لەبیر مەکە. بەڵێ عایشە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ دەفەرمێت کاتێک کە نەخۆشیەکەی قورس بوو پێشەوەی وفات کە صلی الله علیه وسلم من سورەتی فەلەق الناس بەسەر خۆشەویستی خوادا دەخوێنا صلی الله علیه وسلم. ئەمە سونەتێکە، بەڵام ئێمە مراندوومانە. بۆیە لە حەدیثێکی صحیح مسلمدا دەفەرمێت كان إذا مرض أحد من أهله نفث عليه بالمعوذات. خۆشەویستی خوا صلی الله علیه وسلم هەروەکو چۆن بەکاری هێناوە بۆ خۆی هەر کاتێک کەسێک لە ماڵ و مناڵەکەی نەخۆش بوایە سورەتی فەلەق الناسی بەسەریان دەخوێند و فووی دەکرد بە لاشەیان. ئەمە سونەتی پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم. مناڵەکەت نەخۆشە فەلەق الناسی بەسەرا بخوێنە لەوانەیە چاوی لەسەر بێ لە بیری مەکە. ئەمە سونەتێکە پێویستە زیندوی کەینەوە، چونکە ئەگەر بە یەقینەوە بیخوێنی وەڵڵاهی بێگومان خوا شیفای ئەو کەسە ئەدات. ئەگەر دەتەوێت دووربی لە شەڕ و زەرەر و زیانی مرۆڤی حەسوود مرۆڤی چاوپیس ئەوانەی کە ڕقیان لێتە ئەگەر دەتەوێت خوای گەورە بتپارێزێ ئەوە سورەتی فەلەق الناس لەبیر مەکە. بەردەوام قل أعوذ برب الفلق قل أعوذ برب الناس بخوێنە لەبیریان مەکە. چونکە لە حەدیثێکی صحيح جامع صغير هاتو خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم سورەتی إخلاص قل هو الله أحد لەگەڵ فەلەق الناس. ئەم سێ سورەتەکە کەم کەسەی لەبەری نەبێ الحمد لله هەمووان لەبەرمانە. خوێندنی ئەم سێ سورەتە قل هو الله أحد و فەلەق الناس بەیانیان و ئێواران سێ جار بیخوێنن، بەیانیان سێ جار بیخوێنن، سێ جار قل هو الله أحد، سێ جار فەلەق، سێ جار ناس. ئێوارانیش بە هەمان شێوە سێ جار بیخوێنە. خۆشەویستی خوا فەرمێ صلی الله علیه وسلم تەکفیکە من كل شيء کیفایەت و بەسە بۆتەوە بۆ هەموو شتێک، بۆ دووربوون لە هەموو دەرد و بەڵاو حەسوود و چاوپیسێک. دوای نوێژی بانی سێ جار فەلەق بخوێنە، سێ جار ناس، سێ جار قل هو الله أحد. ئێوارانیش دوای نوێژی عەسر پێش خۆراوە بوون یەکی سێ جار بیخوێنە کە دەکاتە 9 جار بە ئیزنی خوا خوای گەورە لە هەموو دەرد و بەڵایەک دەتپارێز. کەواتە ئینشەڵا لە بیریان مەکە. ئەگەر دەتەوێت لە شەڕی حەسوود و چاوپیس دوور بی ئەمە بەکاربهێنە. خۆشەویستی خوا صلی الله علیه وسلم بەم شێوەیە ئێمەی فێر کردووە کە ئەگەر دەمانەوێت لە هەموو شتێک پارێزراو بین بە ئەم سێ سورەتە پیرۆزە بخوێنین. کفایەتمانە بەسمانە بۆ هەموو شتێک ئینشاءڵڵا. ئەگەر کەسێک لە ئێمە لە ناخۆشی ناڕەحەتیا بێ، ناخۆشی ناڕەحەتی جاری وایە باوباپیری ئێمە کاتێک کە ئەڕۆشتن سەیتەرێکەوە شتێک و ترسیان هەبوو یەکسەر ئایەتە کورسییان نەخوێنە. ئەمە کردووەتنی شتێکی عەشایەریە. ئەوەی کە سونەتی پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم بالعکسە. ئایەتە کورسی بۆ دوای نوێژەکانە، بەڵام کاتێک کەسێک لە ناخۆشی ناڕەحەتیا بێ دوعای خێر دەکات
بەڵام ئەوەی کە سونەتە ئەمەیە. لە حەدیثێکی صحیح تەرغیب هاتووە ئیمامی عقوبەی کوڕی عامر ڕەزای خوای لێ بێت دەفەرمێ ئێمە لەگەڵ پێغەمبەری خوادا صلی الله عليه وسلم بە ڕێگایەکدا دەڕۆشتین لە بەینی جوحفە و ئەبوا، شوێنێکە لای مەدینە، لە بەینی جوحفە و ئەبوا دەڕۆشتین لە پڕدا بایەکی زۆر بەهێز و تاریکیەکی زۆر بەسەرمانە هات، بایەکی بەهێز، دنیا تاریک بوو. ئەفەرمێ إذ غشيتنا ريح وظلمة شديدة، تاریکیەکی زۆر، جاری وای بەڕۆژ دنیا تاریکە بێ، هەوڵ و بایەک بەهێز دەهێنێ. بەڵام پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئاەتی کورسی نەخوێنە کە گەورەترین ئاەتی قورئانە. لە کاتی ناخۆشی ناڕەحەتیە، تووشی ناخۆشی ناڕەحەتی و تەنگانەیەک دەبی، ئەمە سونەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە سوورەتی فەلەق و ناس پەنای دەگرت بە خوای گەورە. لەو ناخۆشی ناڕەحەتیە بایەکی بەهێز، دنیا تاریک بووە، ترسناکە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پەنای دەگرت بە خوای گەورە بە خوێندنی قل أعوذ برب الفلق هەتا کۆتایی قل أعوذ برب الناس هەتا کۆتاییەتی. بۆیە هەر کاتێک تووشی ناخۆشی و ناڕەحەتیە بووی لە سایرەکەتدایە، ناخۆشی ناڕەحەتی دێتە ڕێت یا لە شوێنێکدای، هەر جێگایەکی سوورەتی فەلەق و ناس لە بیر مەکە، بیخوێنە لە جیاتی ئاەتی کورسی، ئەمە بخوێنە سونەت. خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم ئەمەی خوێند نەک ئاەتی کورسی، کەواتە ئەوە سونەتەکەیە. بۆیە پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم یا عقبە تعوذ بهما فما تعوذ متعوذ بمثلهما، ئەی عقبە پەنا بگرە بە خوای گەورە بە خوێندنی ئەم دوو سوورەتە پیرۆست، فەلەق و ناس. چونکە سوێن بەخوا هیچ شتێک نییە پەنای پێ بگری بەخوای پەروەردگار باشتر بێ لە خوێندنی فەلەق و ناس. دەترسی لە چاوپیس بیخوێنە، دەڕۆی بۆ ماڵی خەڵک بیخوێنە، ئەڕۆیتە دەرەوە بیخوێنە، خەڵکی بۆ ماڵت بیخوێنە، لە دوکانی بیخوێنە، لە بازاڕی بیخوێنە، لە هەموو شوێنێک بیخوێنە، چونکە هیچ شتێک نییە خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم باشتر بێ لەوەی کە پەنای پێ بگری بەخوای گەورە لە خوێندنی فەلەق و ناس. ئێمە چەندێک ئەمەمان لەبیر کردووە بەداخەوە. سنەتی پێغەمبەری خۆیان صلی الله عليه وسلم سوورەتی فەلەق و ناس بخوێنی لە دوای نوێژە فەرزەکان. لە حەدیثێکی صحیحی سنەنی نەسائی هاتووە عقبەی کوڕی عامر ڕەزای خوا لێ بێت دەفەرمێ أمرني رسول الله صلى الله عليه وسلم أن أقرأ بالمعوذات دبر كل صلاة. والرواية الشيخ من اقرأوا المعوذات في دبر كل صلاة، هذا صحيحة. أفرمي خۆشەویستی خوا صلى الله عليه وسلم فرماني بمن كرت کە لە دوای نوێژە فەرزەکان فەلەق و ناس بخوێنم، ئیتر یەک جار بیخوێنی کیفایەتە. ئیخلاص قل الله ئەحەد جارێ، فەلەق و ناسی شێکی یەک جار، سێ جارەکەش هاتووە خلافی دایە صحیحە صحیح نییە. بەڵام گرنگ ئەوەیە ئەگەر یەکی یەک جارێکیش بێ بیخوێنی دوای هەموو نوێژە فەرزەکان، جارێک قل هو الله أحد بخوێنە، جارێک قل أعوذ برب الفلق هەتا کۆتایی، جارێک قل أعوذ برب الناس هەتا کۆتایی. ئەمە سونەتی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم. بۆی ئینشاءڵڵا لە بینی ئەو نوێژانە خوای گەورە بتپارێزێت، بیخوێنە بەردەوام بە لەسەری. ئەمە باشترین شتێکە بۆ ئەوەی کە خەڵک حەسادەتت پێ دەبات تەئسیراتی بەسەرتەوە نەبێت، چاوپیس تەئسیری لێ نەکات. بەڵام ئێمە ئەومان لەبیر کردووە، بۆیە دەردمان زۆرە، بەڵامان زۆرە، کێشەمان زۆرە، ناڕەحەتیمان زۆرە، چونکە ئەم دوو سوورەتە پیرۆزەمان لەبیر کردووە. ئەمە دەرمانی هەموو ناخۆشی ناڕەحەتیەکە، ئەمە شیفایە و کێشەکانت بۆ حەل دەکات بە ئیزنی خوا. بەڵام ئێمە گرنگی پێ نادەین. هیواداری ئینشاءڵڵا بە خۆماندا بچینەوە و ئەو سونەتانەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تەطبیق بکەین، جێبەجێ بکەین، دڵنیا بن لە دنیا و قیامەت ژیانمان خۆش دەبێت بە ئیزنی خوا. یا ربی خوای لە گوناهەکانمان خۆش بی، لە گوناهی دایک و باوک و مردوەکانمان خۆش بی. یا ربی خوای لەسەر قورئان بمانژێن، لەسەر قورئان بمامرێنی یا رب العالمین. آمین آمین آمین. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه.
اللهم صل على محمد وعلى آل محمد كما صليت على إبراهيم وعلى آل إبراهيم إنك حميد مجيد. خۆشەویستان ئەگەر ترسن مرۆڤی چاوپیس و حەسوود تەئسیراتان لێ بکات، چونکە ڕاستە و حەدیثێکی زۆری لەسەرە. شەڕات جومعەیەکیش تایبەت باسی دەکەین و پێشتریش باسمان کردووە. ئینسان پێویستە نابێ بڵێ باوەڕم پێی نییە. ئەگەر باوەڕت بە چاوپیس نەبێ واتە باوەڕت بە قورئان و حەدیث نییە، واتە باوەڕت بە دەیەها و سەفەها حەدیث نییە، کەواتە ئەمە تۆی دێڵێی ئەمە کوفرە، ئەمە پشتبەستن نییە بەخوا. خۆشەویستی خوا صلی الله علیه وسلم سەحابە باوەڕیان پێ دەڵێ باوەڕم پێی نییە، تۆ لەوان متەقیتری حەدت چییە؟ کەواتە ئەمە کوفرە. بڵێ من باوەڕم بە قورئان و حەدیث نییە. لە قورئانە باس کراوە چۆن باوەڕت پێی نییە؟ لە حەدیثە باس کراوە چۆن باوەڕت پێی نییە؟ پەنا بگرێ بەخوای گەورە، پشتیوان بەخوای گەورە خوا ئەپارێز، بەڵام بەچی پەنا بگرێ بەخوای گەورە؟ بۆی کە لە حەدیثێکی صحیحی سنەنی بن ماجە هاتووە، ئیمامی ئەبو سەعیدی خودری ڕەزای خوای لێ بێ دەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم يتعوذ من عين الجاني وعين الإنسان. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەردەوام پەنای ئەگرت بەخوای گەورە، دەیفەرموو خوایە گیان بمپارێزی لە چاوپیسی جنۆکە شەیطانەکان لە چاوپیسی مرۆڤەکان. وا نەزان بەستەنیا جاری وایە جنێک چاوی لە ئێمە داوە تووشی کێشە بووین. ئەم حەدیثە بەڵگەی لەسەرەوەی هەرەکو چۆن مرۆڤی چاوپیس هەیە ئاوا جنۆکە و شەیطانی چاوپیسیش هەیە، تۆ نایبینی ئەو چاوت لێدە. خۆشەویستی خوا صلی الله علیه وسلم بەردەوام دەیفەرموو خوایە گیان لە هەموو کەسێکی چاوپیس و حەسوود بمپارێزی، ئیتر جنۆکە و شەیطان بێ یا مرۆڤ بێ. بەڵام کاتێک کە سوورەتی فەلەق و ناس دابەزی، پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم أخذ بهما وترك ما سوى ذلك. هەر ئەوەندەی سوورەتی فەلەق و ناس دابەزی، ئیتر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وازی لەوەی پێشوو هێنا، یعنی بەو شێوەیە زیاتر چی دەخوێنا؟ بەس فەلەق و ناس، بۆی کە خوای گەورە بیپارێزێ لە چاوپیس، لە حەسوود، لە شەڕی مرۆڤی حەسوود و چاوپیس. کەواتە تۆ ئەگەر بتەوێ وەکو ئیمامی عقبە ڕەزای خوا لێ بێ کە فەرمی پێغەمبەری خوا پێمی فەرموو صلی الله عليه وسلم تعوذ بهما فما تعوذ متعوذ بمثلهما. ئەی عقبە پەنا بگرە بەخوای گەورە لە شەڕی ئینسانی خراپ و حەسوود بە فەلەق و ناس، چونکە هیچ شتێک نییە پەنای پێ بگری بەخوای گەورە لەوە باشتر بێ کە ئەم دوو سوورەتە پیرۆزە بخوێنی. نەک پەنا بەخوا بڕۆی مور و هەڵواسی، بڕۆی ناڵێک هەڵواسی پەندول و ڕیبەڕێستان، بڕۆی مروێکی شین دابنی، ئەمانە هەمووی شەریک بۆ خوا بڕیاردانە. خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم هەر کەسێک شتێک هەڵبواسێ بۆ ئەوەی لە چاوپیس بە دووری کاوە شەریکی بۆ خوا بڕیارداوە. دروست نییە تەکسێکت موریە شوونێکی یا کردووە وەڵا بۆ جوانی وەڵڵاهی دوو لە ڕێبەرستان دەڵێ ڕاست ناکەی، ئەی بۆ جوانی بۆ سوور نییە، بۆ قاوەی نییە، بۆ سەوز نییە، ئیلا هەر شینە. ئەوە شیرکە، ئەوە شەریک بۆ خوا بڕیاردانە. بە تایبەتی برا تەکسەکان ئاگادار بن، سارێکت پێ دەتەوێت خوا بپارێزێ بە چی؟ بۆی کە فەلەق و ناس خوێنی، نەک بۆی پەنا بەخوا شەیطان پێت ئەڵێ بڕۆ موروی لێ بدە، شتێک هەڵواسە با سیارەکە پارێزراو بێ. ئەوە شەریک بۆ خوا بڕیاردانە، ئەوە خوانەناسیە. ئینسان خوا بناسێت ناچێت داوای پەنا بەرێ بۆ مورویەک، بۆ باغەیەک، بۆ پلاستیکێک، بۆ ئاسنێک. ئینسان ئەوە بیرۆباوەڕی بێ بەرامبەر بەخوای گەورە چی ئیمانێکی هەیە؟ پەنا بەخوا ئیمانێکی زەعیفی لاواز، خوا ناناسێ بە تەواوەتی. ئەگینا پەنا بەخوای گەورە ناچێت شتی ئەوە ئەنجام بدات. بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پەنایەگەر بەخوای گەورە لە چاوپیسی جنۆکە و ئادەمیزاد تەنها بە فەلەق و ناس، بە خۆی خوێندنی ئەم دوو سوورەتە پیرۆزە بەردەوام بۆی خوای گەورە بیپارێزێ. بۆیە باسم کرد ڕۆشتی بۆ میوانی، میوانت هات چوویتە دەرەوە لە دوکانەکەدا کەسابەت دەکەی، بەردەوام بیخوێنە، بەردەوام بیخوێنە با خوای گەورە بپارێزێ، چونکە خەڵکی دێ بۆ چاوی لەسەر تۆیە. حەجا جارە فەلەق و ناسی خوێن لە دوکانەکەتدا، بە تایبەتی ئەو کەسێک کە بازاڕی باشە الحەمدولله. ئاگاداری خۆت بە، ئەوە سونەتی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم، نەک هەڵواسینی موورو، نەک هەڵواسینی شتێکە شەریک بۆ خوا بڕیاردانە، چاو مانگ و ئەستێرە و نازانم چی.
ئەوەنە هەمووی دوو لە دینی بەڕاستی ئینسان لە دینی خوا دوور دەخاتەوە. خۆشەویستان، پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیح تەرغیب هاتووە، بەردەوام حەدیثەمان لەبیر بێ. خۆشەویستی خوا فەرمی صلی الله عليه وسلم: ئەی عوقبەی کوڕی عامر، ڕەزای خوای لێ بێ، إنك لن تقرأ سورة أحب إلى الله ولا أبلغ عنده من أن تقرأ المعوذات. أي عقبة هيج سورتك ناخويني تولاي خواي قرأ خوشا يستربي خوازوري في خوشا أمدو سورة بخويني فلق الناس هيج سورتك ناخويني توا بلاي خواي قرأ خوشا يستربي لويك سورتي فلق الناس بخويني قل أعوذ برب الفلق قل أعوذ برب الناس. لا إخوائي قرأ زور خوشويستا بويا فرمي أجر توانيت فإن استطعت أن لا تفوتك في الصلاة فافعل. أجر توانيت ناوني وشكانتا بيخونا عند جار بيخونا فلق الناس لناوني يجي فرصة يجي سنته أما الزندو كدنوي فرماني في غمري خوايا صلى الله عليه وسلم چونك إخوائي قرأ زوري في خوش أمدو سورة بخواني لناو نوێژی فەرز یا سنت هەروەکو چۆن دوای نوێژەکە دەیخوێنی دوای نوێژە فەرزەکان سنەتە لەناو نوێژەکانیشە بیخوێنی. بۆیە ئەمە فەرمانی پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم ئامۆژگاری و وەسیەتی خۆشەویستی خوایە صلی الله علیه وسلم ئەگەر پێت کرا ئەی عوقبە لەناو نوێژەکاندا بیخوێنە کەم تەرخەمیتیان مەکە. بۆیە خۆشەویستان پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم حتا پێش خەوتن وقال حديث صحيح البخاري دعت وعائشة فمن رضاي خوي لبي خوشويستي خوا صلى الله عليه وسلم كاتك دتشو سر جاي نستن خوتن دسكاني كوكر دوام في بياكل سيجار قول الله وحدي دخلنا ودينا بسر حموجة سولا شكويا سيجار سورة إخلاص قول الله واحد في كربة دسيها آبم شوية أنت حس سورة بسر أخوين أي هنا بلا شيء هم لا شيء خويا ويخوي بربي باريزي پاشان سێجار سورەتی قل أعوذ برب الفلق دەخوێن فەلق فوویە کرد بە دەستی و دەیخوێنا و دەیهێنا بەسەر هەموو لاشەی خۆیدا ئەوەی کە بیتوانیایە دەستی پێی بگەشتایە. سێجارش سورەتی ناس قل أعوذ برب الناس دەخوێن بەسەر هەموو لاشەیە و فوویە کرد بە دەستی و دەیهێنا بە لاشەیدا. ئەمە سنەتی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم. تۆ ئەمانە بکە دوای نوێژەکان بیخوێنە شەوان بیخوێنە بەیانیان و ئێواران بیخوێنە کاتەکان تو بیخوێنە بزانە ژیانت ئەگۆڕێ ناگۆڕێ بە ئیزنی خوای گەورە. بۆیە کەم تەرخەمی مەکەن. بۆیە پێغەمبەری خوا فەرمی صلی الله علیه وسلم ئەی عوقبە اقرأ بهما كلما نمت وقمت صحیح جامع سەفەر. ئەی عوقبە هەر کاتێک خەوتی هەر کاتێکیش لە خەو هەڵسای بیخوێنە سنەتەکە لە خەوی هەڵسای سورەتی فەلق و ناس بخوێنی ئەمە سنەتە. هاي ما كان يبي أجاين سنة كان يخش بيسكي خوا صلى الله عليه وسلم وي إن شاء الله بردوام بيني لخوندني سورة فلق الناس لهم كاتو ساعتك من أو كات إن شاء الله خواي جورجيان من خوشك حسود كان شاو بليس كان أوانيك حزيان ثمانية حزيان بخير وخوشي منية همو شاو حسادة كان ينبطال دبيتو بإذن إخوة أو قيلانانيك هيانا تشاومان لأدم بفلق الناس وبشتيواني خوا بطالي دكينو ويبيخ بين بردوام إن شاء الله خوا يقول له همو درد وبلاو شر إنسان يجي خراب التاريخ بلام زور بيخوينا زور. اللهم اغفر للمؤمنين والمؤمنات والمسلمين والمسلمات الأحياء منه والأموات من أهل السنة والجمعة والجماعات يا ربي خوايا الشفاء نخوشكان من بدأ بتايبتي أواني داود وعي خير عن كدوة خوايا أواني لنا خوشحان كانوا مالا ونخوش نكوتون خوايا الشفاء بدي خوايا شفاء بدي يا رب العالمين أواني نخوش خوايا شفاء بدي أواني خمو خفتنا خوشنا راحتيانا يا ربي خوايا لسليان لا بري يا ربي خوايا وما لبكي لقى القرآن دا بجين لسر قرآني بيروز بجين وبمرين يا رب العالمين يا ربي خوايا آخر من بخير بقيرين رجو رجوع عبادت مالي قبولكي والله من لذرد وبلاوك يشو مصيبة بدوركي آمين 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 وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين. برابر يا سكان كان كسي قليا كان قليا خلقي كي زوري شا رودك أو كساني كدكان دارن